لە شارێکی بە هەیبەتی ڕۆژهەڵاتی کوردستان کە یەکەم کۆماری کوردستان لەوێ ڕاگەنرا، شاری مەهاباد دیوەخانێکی کوردی هەیە کە بەشی زۆری کەلوپەلە مێژووی و کۆنەکانی تێدا پارێزراوە. ئەمە دیوەخانی ئەبووبەکر خزریانە. ئەبووبەکر شار بە شار دەگەڕێ بە دوای کەلوپەلی مێژوویدا. لە ماڵەکەی زۆر پارچە شوێنەوار هەن کە مێژووی هەندێکیان بۆ زیاتر لە 100 ساڵ دەگەڕێتەوە. دەستم کرد بۆ کارێ ماوەی 20 ساڵ ئەو کارەی دەکەم. شتم بێحەد زۆر کۆکردنەوە بەهۆی کە لەدارەوە فرۆشم بازم دووبارە خڕ کردەوە لە ئەو کرد توانامەیە تا توانامە بێت ئەو شانە خڕ دەکەمەوە سایە دەکەمەوە شانە ڕاگرم. خەڵکێکی زۆریش دەمناسن. ماوەی 7-8 ساڵە بە تۆری دایمی و کاری دەکەم. وەلی خەبران کە دەمکرد خڕم دەکردەوە لە ماڵم دادن ئەلحانج کردیمەوە دوکانێ واقعانەوە شتانە دەبینم دەعەسێمەوە. لە ماڵەکەیدا دەیان جۆر کەلوپەلی هونەری و کلتوری هەن، وەکو سەماوەری مس و دەف و فانۆس و دراوی زۆربەی وڵاتانی جیهان، تەلەڤیزیۆن و ڕادیۆ و کاسێتی ڤیدۆیی. ئەوە نەوەی قەپڵە، قەپڵی قەدیمیە، ڕەمزە بە ڕەمز دەکرێتەوە. جگە لە ماڵەکەی لە نێو بازاڕیش دوکانێکی هەیە کە بەشێک لە کەلوپەلەکانی لە دوکانەکەی نمایش کردووە. هەروەها هەندێک وێنەی زۆر کۆنی هەیە، مێژووکەیان بۆ سەردەمی شا و شۆڕشی گەلانی ئێران دەگەڕێتەوە. پێش ئینقلابی دەگەڵ زەمانی شای 40 ساڵ لەوێژدەی خۆمانە خۆشنی گەورە چەند کەسێکی ناودەبم وەلی متعاسفانە بە ڕەحمەتی خودای خۆشبوون چەند کەس نەماوە. ئەوان دەبینی کە دەدەستی ڕاستەوە بە مە و دایکمە نەماوە خوا عەفویان کە. ئەو بە ئیسلام ماشینی ئیسلاحی سەر قەدیمیترین شتیانی دەگەڵێتەوە بۆ 6-7 ساڵ لەوەی پێش ئەو دی ماشینی برخی نەبوو بەجێی کە سەریان ئیسلاح دەکران سەریان تاش بەوەی سەریان دەتاشیان سەریان کەم دەکرێت ماشینی ئیسلاحی پێ ماشینی ئاڕاژگای پێ دەڵێن دەستیە بەدەستی کار دەکات ترزی کارەکەشی ئەو جۆرەیە ئەوە لێدەی کاری پێ دەکات. زۆر جار بە تەمەنەکان سەردانی دوکانەکەی دەکەن کاتێک ئەم کەلوپەلانە دەبینن یادگاری بەکارهێنانی ئەم کەلوپەلانەیان بیردێتەوە. زۆر جار یەکێک لە کەلوپەلەکان دەکڕن و لە ماڵەکەیان نمایشی دەکەن. زۆر لەمێ ساڵە شتی قەدیمی خڕەوە دەکا و بە خەڵکیان دەفرۆشتەوە وە شتەکانیشی بەڕاستی ئەرزشیان هەیە بە کەلێک دێت. شتەکانی قەدیمین هەموو زۆر جوانم هەموو بەڕاستی بۆ ماڵان دەبن بۆ جێگایان دەبن بەڕاستی ئەرزشیان هەیە. ئەوە زۆر لە مێژە خەریکی ئەو شت خەڵکردنەوەیە و زۆر جار ئەوانەی سەردانی دەکەن لەگەڵ دانیشتن باسی ئەو کەلوپەلانە دەکەن. هەندێکیان کەلوپەلی کۆن لە هەر شوێنێک بدۆزنەوە بۆی دێنن. شتەکانەکە لە ماڵێک نوێژەڵام بێنە دەست بێ موری زۆری بێ ئەبووبەکر منداڵەکانیشی بە کەلوپەلی مێژووی ڕاهێناوە. زۆر جار کوڕەکەی لەگەڵ باوکی بە گوند و شاراندا دەگەڕێ بە دوای شتی مێژووی و کۆندا. ئەمە لە سەرەتای منداڵی کە لەدایک بووم لە ماڵە خۆماندا ئەوە سەوارە مێژوویانەمانە هەبوو و باعیسی وەی بوو کە منیش لەگەڵ بابم ئەلاقە بەوە سەوارانە پەیدا بکەم و لەگەڵی لە ناوچەی خۆمان گەڕێم و کۆیان کەینەوە و ڕائاندوو. ئەبووبەکر تاوەکو ئێوارە لە دوکانەکەی دەمێنێتەوە. ئەو کەلوپەلانەی کە کار ناکەن لەگەڵ خۆی دەیانباتەوە ماڵەوە و چاکیان دەکاتەوە. ئەبووبەکر تەمەنی لە سەرووی 50 ساڵەوەیە. لە منداڵیەوە کاری کۆکردنەوەی ئاسەوار و شتە کۆن و دەگمەنەکانی کردووە. دەیەوێ منداڵەکانیشی لە دوای خۆی ئەم کارە لەبیر نەکەن بۆ ئەوەی ئاسەواری ژیانی باب و باپیرانیان بپارێزن.